سڵاوتان لێبێ بەڕێزان تۆزێکش خواری نیسا ئینشاڵڵا چاشەکەین سڵاوتان لێبێ و ببورن ئەوایە زیاتر لە یەک دوو با بڵێم ئینەها عکسە ئەم لە بگرەوە بێنە ئەم لە بگرە ڕاستی کردەوە ببورن یەکەم جارە بە مۆبایل ئیشکارەکەم ڕێکەخەی ئەسەدان لە ڕاست بووی ڕێشخەرەوە هەرتاڵ سەرۆرە خوارت کرد قەی ناکەم موبایل سەر بنی کووە ئەو ئەلێ سەر بن بووە موبایلەکەم وەکم هەلا مۆبایلەکە بکەرەوە و قاچۆدانە تێدای ئێستا تەواوە ڕێچخینەوە زۆر باش ئێستاکانە ئایبی نییە دەست خۆش بێ دەبرات سڵاوتان لێبێ خۆشەویستانم هاتینەوە خزمەتتان بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکان و کاتان بدەینەوە تەبعاً خۆشەویستانم ئێمە ئەم ماوەیە بۆی سەرقاڵەیەکی زۆرەوە وەکو پێویست نەمانتوانیەوە بەڕاستی خزمەتتان بکەین ئینشاءڵڵا لێرەیە لە خزمەتتان نابین لە سەرەتاوە ئینشاءڵڵا هەوڵەدەین بگەین بە هەموو پرسیارەکانتان بەڵام تکایە چۆنەڵێیت ڕووناچەکەی باش ئایبینی هەوڵەدەین ئینشاءڵڵا وەڵامیان پرسیارەکانتان بدەینەوە بەڵام تکایە هەوڵدەن پرسیاری دووبارە زۆر نەنووسنەوە با وەکو ڕۆژانی دیکەمان لێنەیە بتوانین ئەو هاوڕێیانی کە پرسیارەکانمان بۆ نێرن بە ئیسراحەت بتوانین وەڵامیان بدەینەوە و من لێرەوە ئەمێ داوای لێبوردنشتان لێ بکەم کە وەکو پێویست نەمتوانین لە ماوەی ئەم چەند ڕۆژێ ڕابردووە لە لایڤە لەگەڵتان نابم چونکە هەندێکی شکاری تایبەتیم هەبوو زائیدەن لە مەسایلی زانکۆڵاین و ئەو بابەتانە بۆیە زۆر داوای لێبوردن لە ئێوەی خۆشەویستەکەم ماردین شوان ئەڵێت ببورن کاک محەممەد و کاک زەکەریا سڵاویان ناردووە سڵاو بۆ ئێوە ئەنیان خان سوپاس بۆ تۆ و ماردین شوان سڵاو لە باشترین ئوستازی مەشەڵین سوپاس دەکەین ئەو بە ڕێزەش ڕابعە یاسین ئەڵێ مامۆستا بەشی خۆراکزانی پارێزی لەگەڵ بەشی تەندروستی گشتی ئەزیەت نەبێت ڕوونکردنەوەی لەسەر بدەیت ئایا پەرستاری مامانی دامەزرانی تا ئێستا هەیە بەڕێزەکانم مەسلەی خۆراکزانی و خۆراک پارێزی ئەو بەشێکی نوێ ئەمساڵ کراوەتەوە باسی ئەو بابەتان ناکات کە چۆن ئێمە پاراستنی خۆراک و معلەبات و ئەو بابەتانە ئیشی لەسەرەکرێت ئەوە نەزانیاریە سەرەتاییانەی کە لێمان وەرگرتووە تەندروستی گشتی بەڕاستی تا ئێستاکانە ڕوونکردنەوەی تەواو لەبارەیەوە وەرنەگرتووە بۆیە داوای لێبوردنەکەم نامەوێت زانیاری هەڵە بدەم سەبارەت بە پەرستاری مامانی کە ئایا با بڵێن دامەزراندنی تا ئێستا هەیە بەڕێزانم لە کوردستانە هیچ بەشێک دامەزراندنی نییە بەڵام لە حکوومەتی عراقیە بەڵە دامەزراندنی هەیە و کێشەشی نییە ئەتوانن ئەوەی بکەن و لە پاش ئەوە ناسخانە لە سڵاو لە تۆش کاکسرۆل ئەمەشەڵین سوپاس بە بەڕێزت ئیمان هادیە پرسێ تا چ کاتێک زانکۆڵاین هەر کارایە بەڕێزم تا ئێستا بە پێی بڕیاری وەزارەت تا 27 مانگ واتە ڕۆژی سێشەممە سەعات با بڵێن 12 شەو کارە ئەبێت محەممەد غازی ئەڵێ یەکەم زانکۆی سلێمانی کۆلێژی بازرگانی بەشی ئایتی دووەم زانکۆی گەرمیان کۆلێژی زانست علوم کۆمپیوتەر زانکۆی خانەقین بەڕاستی نازانمەوە بەستی چییە بەشی ئایتی هەڵەبجە کۆلێژی زانست علوم کۆمپیوتەر تەکنیکی سلێمانی کۆمپیوتەر ئایتی نازانم مەبەستی ئەو بەنەزە لەو پرسیارە چییە بەڕاستی ڕوونی نەکردوێتەوە بەڵام ئەگەر مەبەستی ئەوەیە ئایا ئەمانە هەمووی ئایتین و یەک حسابن هەر شوێنێک وشەی ئایتیتیایە بەکار هات بەڵێ یەکشت حسابە و ئەتوانین وەکو ئایتی معاملەی لەگەڵا بکەن سەفەر مححمود ئەڵێ سلااو لە مامۆستای گوڵ ئێوە گوڵن سوپاسدانەکەین دەستان خۆش بێ محەممەد غازی ئەڵێ سلااو ئوستاد ئەم ڕیزبەندیە
خۆم کردومە ئایبی هەیە کەواتە ئێستا ڕوونکردنەوەی لەسەر پرسیارەکەی پێشووتردا بەڕێزم ئەتوانم بڵێم هەڵبژاردنەکەت پوختە بەڵام دائیمەن کۆلێژی زانستەکان بخەرە پێشەوە ئەمجا کۆلێژەکانی تر دائیمەن کۆلێژی زانست بەرزترینە و باشترینە بۆ هەر بابەتێک کە ویستان هەڵی بژێرن ڕێزبەندەکە من ناڵێم خراپە بەڵام وا باشترە زانستەکان دابنرێت دوایی با بڵێن ئەوانەی دیکە زانگۆی تەکنیکی سلێمانی پەیمانگەی کۆمپیوتەر ئایتی لە کۆتایی بێت چووکە پەیمانگەیە ئەوانی کە کۆلێژن باشترن ئەگەر لە کۆلێژی ئینفۆرماتیکیش بێ ئەوە حتمما ئایتەکە ئەتوانین بڵین هاوشانی ئەندازیاری یاخود زانستە ئەتوانن لە سەرەتاوە دای بنن سەفەر مەحموود ئەڵێ سڵام مامۆستاگیان ئەگەر بمێ دەرەجەی پار ساڵم بۆ حساب بکرێ پێویستە چی بکەم بەڕێزم ئەگەر دەرەجەی پار ساڵت لەم ساڵ بەرزترە هەر بۆ خۆی ئۆتۆماتیکی دەبێ حساب بکرێت ئەگەر حسابیش نەکرابێ سەردانی پەروەرداکەی بزانی هۆکارەکەی چییە کە دەرەجەت بەرزتریشە و حساب نەکراوە دۆسکی ئیمۆجیشی ناردووە سپاس دەکەین ئەڤین جێی بەشار ئەڵەیە سەلام عەلەیکی سەلام و ڕەحمەت وڵا من کۆ نمرەم 86 داهاتووی کام لەم بەشانە باشترە شیکاری نەخۆشی سەیدەلیە پەرستاری ڕێزبەندیە چۆن بکەم بەڕێزم من ئەڵێم دەرمانسازی لە شیکاری پەرستاریش ئەکەوێتە سەر حەز و ئارزوو خولیای خۆت چونکە من دایمەن وتمە ئەو دوو بەشە پێم وایە هاوشانی یەکن و یەکسانن بە یەکتری ئیسماعیل شێخ ئەڵێ سڵاو ئوستاز دەرەجەم 58.4 ئەگەر هەیە ئێواران لە پەیمانگە پزیشکیەکان وەرمگرێ لە هەر شارێک بێ کێشە نییە بەڕێزم ئەو دەرەجانەی کە 58 و ئەوانن یا 60 یا 65شن زەحمەت بتوان لە بەشە پزیشکەکان داوام بکەن چکە بەڕاستی دەرەجەکە زۆر کەمە و ئەو ڕەغبەتەی لەسەر بەشە پزیشکەکانی شەیە زۆرن بۆیە قەناعەتم وایە تۆزێ ئەستەم بێت ئەو دەرەجانە وەربژیرن زۆر سپاس بۆ بەڕێز دۆسکی کە ئیمۆجی ئەنێرە لەسەر یەک سوپاسێکن دەستان خۆش بێ نور دڵزار ئەڵێ بێ زەحمەت کلینیکال سایکۆلۆژی سەروەری ئەگرێ ئەم ساڵ بەڕێزم ساڵی پار هەشتای وەرگرتووە تەوەقوعی هەشتا کەمتر ینی نزیکەی هەفتاهۆش بۆ هەفتاهشتنی و ئەو دەورانە هەتا نزیکەی هەفتا و نۆش احتیمالە وەری بگرێت نیان شۆپینگەڵێ مامۆستاگیان کۆی گشتیم هەشتاوێکە ئینگلیزی 54 ئایا هیچ بەشی ئینگلیزی وەرم دەگرێ بەڕێزم وەڵاهی تۆزێ زەحمەتە ئەو حاڵەتە وەرت بگرێ لەبەرەوەی کۆنەرەکە زۆر کەمە ئەگەر کەمیش بێ ئەوە بەڕاستی کێشت بۆ دروستەکات هەوڵدا ینی وەکوتمان مەوزوعی ئەو بابەتە تەڵەبەکان کاتێک دەرەجەی ئینگلیزیان کەمە بێ کریدیتیان بۆ حسابەکرێت ئەو کاتە هەستم وایە با بڵێن دەرەجەی ئینگلیزیان دابەزێت یان دەرەجەکە معدەلیان لە هەشتاوێکەوە لەوانەیە بێتە نزیکەی 72 ئەوانە ئەو کاتە بە ئەکیدی تەسیراتی ئەبێت عمەر زاهیر ئەڵێ بەشی شیکاری نەخۆشی لە پەیمانگای دهۆک ئێواران چەند وەردەگرێت بەڕێزم ئەو ئێوارانانەی کە با بڵێن لە پارێزگای دهۆک ئەوەنەی من متابعەم کردبێت ینی نازم ئێوارانیان تۆزێک کەم بووە بۆیە ئێستاش دڵنیا بینەوە لی بزانین بەشی شیکاری ئێواران وەکو ئەو بەڕێزەکە داوای کردووە لە پەیمانگەی دهۆک ئێواران بەشی شیکاری پەیمانگەی دهۆک شیکاری بەڕێزم بەشی شیکاری لە دهۆک هەر نەمان بووە نەمزانیوە چکە دەرەجەی لە لای من نییە تەنها زاخۆمانەیە تەکنۆلۆژیای تاقیگەی نۆژداریە کە 80.6 وەرگرتۆ ئێوارانەکەشی 72.1 بووە مامۆستا 96.2 سلێمانی ئەگەری هەیە لە با بڵێن ئەگەری چی هەیە وەڵاهی 96.2 لە بینی ئەسنان و دەرمانسازیە خۆی بینێتەوە بەڵام زیاتر لە دەرمانسازیەکەەوە نزیکە و ئەتوانێت ئیسفادەی لێ بکە ئینشاءالله پەروەردەی عەلی باشتریان کارگێڕی کار وەڵاهی بە پێی ڕۆژگاری ئەمڕۆمان هەستەکەم زیاتر کارگێڕی کارەکە ئیسفادە هەبێت لە عەرەبی چونکە عەرەبێکە احتیمالە زیاتر مامۆستایی و مامۆستاییش لەم ڕۆژگارەیە زۆر کەمە بەڕاستی
بۆیە قەناعەتم وایە زیاتر لە بابەتی کاژێڕی کارەکە ئیسفادە بکەیت. گزنگ خدر ئەڵێ 96.33 هەیە و لە ڕانیەم دەرمانسازی وەری دەگرێت. بەڕێزم لە سلێمانی احتیمالێکی کەمی هەیە 96.33 لە دەرمانسازی وەربگیرێت، بەڵام زیاتر لە پارالێلەکەی هەستەکەم نزیکتر بێ ئەو کۆنمرەیە. بەڕێز محەممەد بیلال ئەڵەیە کاکتۆر پەرستاری باشە چیکاری نەخۆشی. وەڵاهی من هەموو کاتە قسەیم کردووە بەڕاستی کێشەمان لەو بابەتە هەیە. پەرستاری لە زۆر ڕۆ باشترە و شیکاری لە هەندێک ڕووی دیکەەوە باشترە، بۆیە ناتوانین بڵێن 100% هەرچ ئەلەم هەرچیان وەکو یەکن ئەکەوێتە سەر ڕەغبەتی خۆت لەکوێ ئەتوانیت زیاتر خزمەت بکەیت و پێش بکەوی. ئایا پەرستاریەکە پێ وایە لە پەرستاریە ئەتوانیت زیاتر شارەزابی و ئاواتەکان بێتندی و ئەو چۆنەڵی حەز و خولیایی کە هەتە زیاتر لە پەرستاریە ئەوە تەوان پەرستاری بۆت باشترە بێت. ئەگەر شیکاریش بێت ئەوە شیکاری بۆت باشترە بێت. من هەموو کاتومە ئەو دوودانەیە یعنی وەکو دوو ئۆتۆمبیلوان بە تەنیژێکا بڕۆن هەرجاری یەکیشیان پێش بکەون، لە هەندێک ڕۆ شیکاری باشترە، لە هەندێک ڕۆوە پەرستاری باشترە. هەڵوێست بابەکر ئەڵێ مامۆستا 97.2 سلێمانی ئەگەری چی هەیە کاکە هەڵوێست؟ هەڵە نەبم وەڵامی ئەو پرسیارەمدایەوە. بڵێن وتبان 97.2 لە بینی ئەسنان و دەرمانسازیە. لەبەرەوە با بڵێن وەڵاممانداوە تۆ نامانێت زۆر کاتی پێ بگرین. میراد عوسمان ئەڵێت پەرستاری پارالێل وەرێگرێت لە سلێمانی بە 92. ئەستەما و دەرەجێت تۆزێک کەمە بە پارالێل وەلو ئەمەلێک هەیە، بەڵام ئەمەلەکەی تۆزێک کەمە ئەتوانین بڵێن هەتا 170 پشتێکی لەو دەورانە احتیمالی هەیە وەربگیرێت. دەریا پرسێ مامۆستا پرسیارێکم هەیە. یەکەم ئەگەر عەدەلم 52.57 بێت لە پەیمانگای هەولێر دەجێم لە بەشی فیزیای پزیشکی لە هەولێر. بەڕێزم فیزیای پزیشکی لە هەولێر پەیمانگە نییە، کۆلێژە، دواتریش بۆ کۆنمرانە زۆر زەحمەت چکە نزیکەی هەشتاکانی وەرگرتووە و بە هیچ شێوەیەکیش ئێوارانی نییە، تەنان پارالێلەکەی نزیکەی 85. خالید زێباری پرسیارەکە ئەندازیاری کیمیایی یاخود تەکنەلۆژیای تاقیگەی نۆژداری لە دهۆک. وەڵاهی قەناعەتم وایە هەردووچیان هەر زۆر باش بن، بەڵام چۆنەڵی بەشی تەکنەلۆژیای تاقیگەی نۆژداری ئەگەر پەیمانگە بێت حتمما ئەندازیاری کیمیایەکە باشترە. ئەگەر هەڵام بن تەکنەلۆژیای تاقیگەی نۆژداری لە دهۆک با بڵێن پەیمانگایە نەوەکو کۆلێژ. دۆسکیە پرسێت معدەلی 83.3 زانستی چ بەشێک دێتە وەرگرتن؟ بەڕێزم 83 ئەگەر سەیری معدەلەکانی با بڵێن بەشەکان بکەین لە شاری دهۆکە، بۆ نمونە پەرستاری ئەگەر ببینین لە پەیمانگەی دهۆک 84 وەرگرتووە، یعنی ئەو 83.9 نزیکە لە پەرستاری دهۆکەوە بە زانکۆڵین و هەروەها لە زاخۆ 82 وەرگرتووە، ینی کەواتە بۆ ئەویش کێشەی نابێت. لە ئەکرێ 80 وەرگرتووە، تا بینە بەردەڕەش و ئەوانش کەمترە بێتەوە. و شیکاری نەخۆشیەکان لە زاخۆ 80.6 وەرگرتووە، کەواتە لەوێش ئیسفادەی لێ ئەکات و هەندێک لە بەشە ئەندازیاریەکان یان با بڵێن بەشەکانی علوم ئیسفادەی لێ ئەکات لەو کۆنمرەیە و ئەتوانێت هەندێک لە بەشەکانی ئایتی و ئەوانش لە ئینفۆرماتیکی ئاکرێ و با بڵێن ئەو شوێنانە لە زانکۆ پۆلیتەکنیکەکان سوودی لێ وەربگرێت. ناز ئەپرسێ مامۆستا جیاوازی هەیە لە نێوان بەشی پەرستاری سۆران و کۆیە؟ هەندێک هەیە ئەڵێن ئەوەی کۆیە باش نییە. بۆ وەڵاهی ئەوەنەی من بزانم هەرچیان یەک شتن، هەم ئەوەی لە سۆران هەیە هەم ئەوەی لە کۆیە هەیە، هەرچیان پەرستارین و هیچ فەرقێکی وایان نییە و لە ڕووی کوالێتیشەوە باوەڕ ناکەم پەیمانگەی کۆیە و پەیمانگەی سۆرانیش ئەوە جیاوازیان هەبێت. لە ڕووی کوالێتیەوە هەرچیان زۆر باشن و کێشەیەکیشان نییە و ئەتوانن سود لە هەردوو لایەن وەکو یەک وەربگرن. هەر تەڵەبێک لە کۆی نەقلی سۆران بێت لە سۆران نەقلی کۆیە بێت، ینی نزیکی و با بڵێن بابەتەکانی هەردوو لا ئەبینێت کە بە چ شێوازێک فەرقێکی ئۆتۆیانتیان نییە و هیچ کاتێکش نەبوو کەس بڵێت
پەیمانگەی تەکنیکی کۆی بەشی پەرستارێکی جیاوازە لەگەڵەوان کە و بەشێکی خراپ بێت. مەتین ئەپرسێت مامۆساوەرگیراوانی پێشوو دەتوانن بە پاراڵێل ئەم ساڵ وەرگیرێن. وەڵای بەڕێزم بەپێی ئەو قەرارەی کە لە وەزارەتی خوێندنی باڵایە دەرچوون نەخێر، بەڵام زۆر کەسی شێ تەقدیمی کردووە و داخلیش بووە و ڕێزبەندی خۆی کردووە، بەڵام ئایا تا چەند وەزارەت قبوڵێکە دوایی لە زانکۆڵینە دەرێکیان دەریناکە ئێمە نازانین، وەکو قەراری خۆیان ناکرێت، بەڵام وەکو ئەوەی کە تەڵەبە تەقدیمی کردوێ بەڵێ تەقدیمی کردو تۆش محاوەلەی خۆت بکە و تاقیکردنەوەی خۆت بکە ئینشاڵڵا بزانین ئەگەر کرا ئەوە کێشەیەک نابێت ئینشاڵڵا. کاک هەڵوێست وەڵامماندا بۆەوە کورد گەیمینگ ئەپرسێ دەتوانین لە دوای پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵینمان دەتوانین دووبارە دەستکاری ڕێزبەندی بکەین. بەڕێزم خۆی ئەگەر با بڵێن زانکۆڵین پڕ کردەوە ئەتوانی نەینێریت، واتە بۆ وەزارەتی نەنێری بۆ سیستمی زانکۆڵین نەنێریت بە کەیفی خۆت دەستکاری بکەیت لە حاڵەتێکە ئەگەر گریمان تۆ ناردت بەڵام دوای تەمەشات کرد کێشەیەکی هەیە ڕێگەیەکرد لە پێشە کە ئەوێش بریتە لەوەی ئەبێ بستە نزیکترین تۆماری گشتی زانکۆ یان بیستە وەزارەت یەک هەنگاو یا دوو هەنگاو بۆت بگەڕێن نەدواوە بۆ ئەوەی بتوانانی دەستکاری بکەیتەوە جارێ دیکە بینێریتەوە. سەروان ئومێ دەپرسێت چۆن یەکەم نەبی دەچیتۆ بۆ کوێ نازانم ئەو پرسیارە مەبەستی لە چیە، ینی پرسیارەکە زۆر ڕوون نییە. محەممەد غازی ئەڵێ سڵاو ئوستاد ڕێزبەندیەکەم ئایبی هەیە خۆم کردومە بەشی گەرمیان زانست علوم ئایتی خانەخینەوە بۆ ڕێزە وەڵامماندایەوە کاگومێت بیلال پرسیارەکات کامیان باشترە وەڵامماندایەوە کاک هەڵوێست وەڵاممان داوەتەوە. عمەر زاهرە ئەڵێ مامۆستا بۆ لای تۆ هاتبووم پڕی کەمەوە ئەویش تۆ لەوێ نەبووی پڕم نەکردەوە. ئەزیزەکەم داوای لێبردنەکەم من سەفەرێکی زۆر پەلەم لە ڕۆژی سێشەم هاتە پێش سەفەرێکم کرد ڕۆژی چوارشەم درەنگی شەو گەڕامەوە بەڵام ڕۆژی پێنجشەم لەوێ بووم ڕۆژی یەکشەم و دووشەم و سێشەمی ئینشاڵڵا لەوێ نانم لە خزمەتتان نابم. داوای لێبردنەکەم لەبەر ئەو سەفەرە نەمتوانی وەکو پێویستە تا هەندێک کۆمنتی ئینستاگراممان ماوە هەندێک کۆمنتی کەناڵمان ماوە لە یوتیوبە کە ئەویش بە پشتیوانی خی گەورە ئێستاوا خەریکین هێواش هێواش بەشێکمان وەڵام داوەتەوە هەوڵە دێن بەپێی ئەو کاتێک کە هەمانە لە ماوەی ئەمڕۆ سبێنیە ئینشاءڵڵا هەوڵە دێن بە تەواوەتی سافی بکەین هیچ پرسیارێکمان نەمێنێتەوە بۆی قوتابیان زۆرترین سوود لە وەڵامی پرسیارەکانمان وەربگرن. vêriyê pirsên çwar perîsarî wermegirê wellahî umêdê jî zor ban heye inşallah eger ên bêt bi pêyîkê êsta yanî qenaet waye ke derecede ebezê inşallah sûdî ebêt û etwanin ew konimrê li perîstarî bêtewa. Kaka Osman welam dayewa. Heşta heşt egerî yasayê Silêmanî yan Hewlêrî heye birêzim eger danîştûyê Hewlêrî li Hewlêr bi ekîdî werêgirêt eger danîştûyê Silêmanît ئەگەر بێت و کۆنمرە 2 دەرەجە بێتە خوارەوە ئەوە بە ئەکیدی ئینشاءڵڵا بەشی یاسا ئەو کۆنمرەیە وەرەگرێت. سیما پرسێ حەسەرکردن لە هەولێر چەنددا دەبەزێ بە پاراال دەبێت بە چەند بەڕێزمە سڕکردن بۆ خۆی لە هەولێر 84 وەرگرتووە پارالەکەی 83 تەوەقوعەکەین ئەو 83 بێتە خوارترەوە و ببێت بە با بڵێن 84ەکە بێ بە 83 ئەوەی دیکەش بێ بە 82 لەو دەوروبەرانیان شتێک کەمتر یان شتێک زیاتر. دەریا پرسێ بەمسە پرسیارێکمێ ئەگەر مەحەد ئەو بەڕێزە وەڵامماندایەوە ئادەم ئاکرێ پرسێ ئایا کە 50 بەشم پڕ کردەوە تەنیا یەک بەش ناوم دێتەوە بەڵێ ئەرە وەڵا بەڕێزەکەم لەو 50 بەشە لە شوێ ناوت هاتەوە ئەوانە دیکە هەمووی ڕەفزە بێتەوە. کاک سیروان ئەپرسێت چۆن لە پەیمانگەوە دەستە کۆلێژ ئەگەر یەکەم نەبی بەڕێزم سیستمێکەیە پێوترێت سیستمی پۆلیتەکنیک کە زۆر جارمان باس کردووە هەر بە ڕێزێک بەپێی ئەو بابەتان هەر بەشێک کارجێڕی بێ و پەیمانگا بێت تەواوی بکەیت ئەوە ئەبێ معدل لە 60 کەمتر نەبێت و بۆی بیستە پێشبڕچێەوە چەندێک کۆنمرەت بەرزتر بێ بۆ ئەو بەشێکی تەقدیمت کردووە باشترە ئەوە بەشانەی کە پزیشکین ئەبێ معدل لە 65 کەمتر نەبێ بۆ ئەویستە پێش بڕچێەوە بەشی شیکاری بەشی دەرمانسازی بەشی ئامێری تاقیگەی پزیشکی ئەوانە ئەگەڕێنەوە کۆلێژ شیکاری نەخۆشیەکان و هەموو بەشە پزیشکەکانی ترۆک و پەرستاری تیشک
ئافرەتان و لەدایک بوون پزیشکی ددان یان ئەوانەی دیکە تا کۆتایی ئەسنەوە بەشی چارەسەری سروشتی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەکوتم ئەوێ معدلیان لە 65 کەمتر نەبێ بۆی بستنە پێش بڕچێەوە هەر چەندێکش کۆنمریان بەرزتر بێ ئەگەری وەرگرتنیان زیاترە بێت ئەو بەڕێزانەی بەشە تەکنەلۆجیەکان ئەندازیاریەکانیان تەواو کردووە ئەبێ معدلیان لە 70 کەمتر نەبێ بۆ ئەوی بستنە پێش بڕچێکەوە و لەوێەوە با بڵێن هەرچەندێک کۆنمریان بەرزتر بێت ئەمەلی وەرگرتنیان زیاترە بێت ئەوانمان جوابدایەوە کاک سەروان زەکەریا خۆشناڵێ مامۆستا 73 ئێواران هەولێر وەری ئەگرێ بەس من تەڵەبەی پارم بەڵام بەڕێزەکەم چ بەشێک ینی نازانم بەشەکە دیاری نەکردەوە ببوورە ئەگەر دیاری بکەی زۆر مەمنون نەبین نەسرین بەکرد ئەڵێ 88.8 پەیمانگەی دەرمانسازی وەرەگیرێ هەولێر ئینشاءڵڵا بە پشتیوانی خۆی گەورە ئیمساڵ ومێ دەکەین دەرەجەدا بەزێت بەشم ئینشاءڵڵا بگاتە ئەو کۆنمرەیە خدر عوسمانە پرسێت مامۆستا بەڕای تۆ لە هەولێر پەرستاری چەندی دەوێ ئەگەر مەبەست کۆلێژە دەوروبەری 94 و نی و ئەوانە تەوەقوعەکەین احتیمال لە 94 2 پوینت کەمتر ئەمەلێک هەبێت ئەگە باسی پەیمانگەشەکەی لەوانەیە دەوروبەری 85 ئینشاءڵڵا لە هەولێر وەربگیرێ ئەمساڵ مەحەد پەرستاری بە 83 دابەزێ بۆ ئەوە وەکوتم بەڕێزم وەڵامی ئەو پرسیارشماندا بۆ کە 84 وەرگرتووە ئینشاءڵڵا ئەو کۆنمرەیە وەرەگیرێت کاک سەروان پرسیارەکەی دووبارەیە 94 پەرستاری وەرم ئەگرێ ئینشاءڵڵا وەکو باسمان کرد ئینشاءڵڵا وەرەگیر نەسرین خان دووبارە پرسیارەکەی دووبارەیان ڤێری پرسیارەکەی دووبارەیە ئەرە لەسەر شوێنی سەر بە پارێزگای هەولێر بەشی زانستی کۆمپیوتەر هەیە بەڕێزم تەنها لە کۆلێژی زانست لە هەولێر و لە سۆرانیش زانستی کۆمپیوتەرمان هەیە ژوان عادلە پرسێت من 86م هەیە بە کردیت بۆ ڕووپێوی 85.2 ئەگەری وەرگرتنم هەیە لە هەڵەبجەم بۆ ڕووپێوی 85.2 بە کردی دەبێت 85.2 ئەگەری هەیە لە بەشی ڕووپێوی وەربگیرێت بەرەزەکەم ئێستا ئەوە لێی دڵنیابینەوە تەمەشایەکێکم بزانین ئایا ئەو بەشەی ڕووپێوی چەندی پێویستە بەشی ڕووپێوان لە ئەندازیاری سەلاحەددین بۆ تەڵەبەی دەرەوەی شار 88.933 وەرەگرێ ئەگەر بەڕێزت 85 هەیە هەرچەندێک ئەمەلەکە هەیە بەڵام تۆزێک کەمە بەداخەوە و لە تەکنیکی ئەندازیاری ڕێگەوبان ئەوێن ئەمەلی زیاتری هەیە بۆ وەرگرتن کاک هەڵوێست وەڵامماندایەوە ئەو بەڕێزانە هەمووی وەڵامی وەرگرتووە دووبارە هەستەکەم خەریکە پرسیارەکان دووبارە دەست پێ کاتەوە خالد زێباری ئەپرسێ مامۆستا وایە ئەوانەی کە لابووری پزیشکی و تەکنەلۆژیای تاقیگەی نەشداری ناسناوی پزیشکی وەردەگرن ئەمە قسەی عەبدولسەلام دۆڵەماڕیە وەڵاهی بەڕێزەکەم بە کتابی ڕسمی هیچم نەبینیوە قسەکردنیش نابێتە واقع هەتاکو بە فەرمی بە کتابی ڕسمی با بڵێن ڕانەگەیەندرێت ئێمە وەکو خۆم وەکو بەشی شیکاری چەند جارێک لەگەڵ ئەو بەڕێزەیە لە ڕێگەی هەندێک دۆست و برادرەوە هەوڵمان داوە سندیکایەک بۆ مەشی شیکاریەکان بەشی تەندروستی شیکاری دروست بکەین هەوڵی خۆمان داوە ویسمانە ئەو نازناوە بگۆڕین بکەین بە پزیشکی تەکنیکی بەڵام هەتا ئێستا هیچ چۆنەڵی ئەنجامێکی نەبووە بەشم ئینشاءڵڵا لەسەر قسەی ئەو بەڕێزەوە هەوڵی ئەوان و هەوڵی هەموو لایەکە ئێستا خەریکن ئەو شتا ببێت بەڕاست ئەو پرسیارانە بۆتان ئس مەجید ئەپرسێت تەکنەلۆژیای ئۆتۆمبیل باشە بەڵێ بەڕێزەکەم بەشیشی زۆر باشە بە قەناعەتی من ئەو کەسانی خولیای ئۆتۆمبیل و میکانیکیان هەیە ئەتوانن سوودی تایە ببین و سەرکەوتوو بنتیایە و لە دو ڕۆژە بۆ ئیشکارەکانی خۆیان بە تەواوەتی بەکاری بێنن US4 پۆبژی ئەپرسێ مامۆستا 86.1
هەندەسەی کارەبای سلێمانیان علوم کیمیا راپەڕین وەرم دەگرێت 86.1 کارەبا لە سلێمانی 90.2 وەریگرتووە و پارالیلی 88 بووە بۆیە احتیمالە لە پارالیلەکە زیاتر نزیک بێت نەک ئەوەی لە علوم کیمیا راپەڕین ئەگەر تەماشای بکەین علومی کیمیا لە زانکۆی راپەڕین 89.62 وەرگرتووە ئەمەلەکەی هەیە بەڵام تۆزێک کەمە. نەسرین خان پرسیارەکەی دووبارەیە ئەوانە هێلین ڕەمەزانە پرسێت سەلام مامۆستا ئەگەر هەیە لە سلێمانی علوم کیمیا ببێتە 86 و 87 زانکۆڵاین علوم کیمیای سلێمانی 91کە زۆر زەحمەتە بێتە 86 و 87 چۆن لە پەیمانگاوە دەستە کۆلێژ ئەگەر یەکەم نەبی وەڵامماندایەوە ئەمبەرس ئەپرسێت مامۆستا ناوی ئەو زانکۆیلەی دەخوێنم گرینگە بۆ هەلیکار وەڵاهی حتمما تەسیراتی خۆی هەیە بەڵام ئەو تەسیراتە زۆرە نییە بڵێ کاریگەری طبعاً تۆ ئێستا بۆ نمونە لە جامعەیەکی وەکو سلێمانی یان سڵاحەدین کە ناوبانجی هەیە لەگەڵ جامعەشترا ڕەنگە فەرقی هەبێت بەڵام بە قەناعەتی من ئەوانە زیاتر لە دەرەوە ئەو حساباتانە ئەو فروقاتانەکرێت لە کوردستانە هەر ئەوەندانەی کە اختصاسەکەت هەبێ و بتوانین بکەی باوەڕ ناکەم بەو دەرەجەیە تەسیری هەبێت. کاک هەڵوێست وەڵاممان داوەتەوە ئەو بەڕێزانە ئەگەر بتوانن کۆمنتەکانیان کەمتر بکەنەوە سوپاسیانەکەین بۆی بتوانین وەڵامی هەمولایەک بدەینەوە. سازگار ئەحمەد دەڵێ مامۆستا 83 لە سلێمانی ئەگەری پەرستاری لە کام پەیمانگەی سنووری سلێمانی هەیە. پەرستاری لە سنووری سلێمانیە 83 بە زانکۆڵاین لە پەرستاری مناڵان احتیمالی هەیە هەر لە خودی سلێمانی و لە پێنجێن پەرستاری 82.850 وەرگرتووە و لە دەربەنی خان 84.2 احتیمالەن تۆزێک بێتە خوارەوە بەڵام بۆ 83 تۆزێک ئەمەلی کەمترە و بەو شێوەیە ئەو چەند شوێنە تۆزێک احتیمالاتیان هەیە. مامۆستا ڕاستە کەلار زۆر گەرمە مەڕای تۆ فێنکەرەوە دەبێت لە زانکۆ پرسیارێکی زۆر جوانە ینی خەمی حتمما منطقەی کەلار گەرمە و حتمما ئەبێت فێنکەرەوەش هەبێت بەڵام وڵاهی نەزانکۆکەم بینیوە ئەو معلوماتە وردەم لەسەری هەیە بەو شێوازە بەڵام حتمما بای خۆی فێنکەرە و ئەو بابەتانە ئەبێ هەبێت. ئەو چوار پەرستاری وەرمان ئەو وەڵامانە وەرگیراوە بەداخەوە. ئەم بەرزەڵێ مامۆستا بەشی بازرگانی سلێمانی بە زمانی عەرەبیە بڕوان پێ بکە ئەو دیقەتەم نەداوەتێ نازانم زیاتر ئێستا زۆربەی بەشەکان ئینگلیزین بەڵام احتیمالە ناو بەشانەی کە ڕەبتیان بە هەندێک بابەتەوە وەکو حساباتە ئەو شتانە ڕەنگە هەر عەرەبی بێت چونکە ساڵانی پێشوو عەرەبی بووە. کاک هەڵوێست وەڵاممان داوەتەوە کاک زەکەریا پرسێ ناونیشانتان لەکوێ مامۆستا چۆن بتوانم بتبینم دەتوانم جەنابەت بۆم پڕ بکەوە بەڕێزم. ئێمە لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێرین و با بڵێن لە تەنیش وەزارەتی خوێندنی باڵایە لە ناو هەولێر لە هەمان کاتە مزگەوتی ڕەشاد موفتی لە تەنیشتمانە ئەتوانن لێ بمان بیننەوە و بەڕێزەکەم ئێمە ستافێکین لەوێنانە ئەو کاتی کە بەڕێزت دێیت احتیمالەن کەسێکتر 50 هەڵبژاردنەکەت بۆ بکە بەڵام ڕیزبەندی من بۆ خۆم شخصی خۆم ئەیکەم و ئەتوانەوەش بین وەکو یارمەتیەکە بۆی بتوانین زۆرترین خزمەت بە تەڵەبە بکەین نەک من 50 بەشەکە هەتا هەڵێ بژێرم ڕەنگە زۆر تاخیر بن ئەو پەڕی بتوانین ڕۆژانە 10 نەفەر تا 15 نەفەر بەڕێ بکەین بەڵام ئێمە کاتێک کە نزیکەی 10 بۆ 12 کەس دانیشتوین هەمووی پڕەکاتەوە 2 کەس بۆ 3 کەس لەوێنانە کە ڕێزبەندیەکانەکەین ئازادی لەوەی لە لایچە ڕێزبەندەکانەکەی ئەو کاتە ئێمە لە خزمەتتانین من بۆ خۆم زۆربەی کاتەکان ئەوەی ئەیکام زیاتر ڕیزبەندیە نەوەکو پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. ئەو پرسیارانەوە کوتمان دووبارەی زۆر تیاریسان بەداخەوە. نور درزار ئەڵێ بێ زەحمەت کلینیکال سایکۆلۆژی چەند وەرێگری ئەوشمان هەر وەڵام داوەتەوە
ئیبۆ پرسێ کاک سروود ڕاستە دەڵێن ئەوانەی لە دەرەوەن پزیشکی گشتی دەخوێنن کاتێک دێنەوە تەعین ناکرێن و ناتوانن کلینیک دابنێن ئەو هەواڵە ڕاستە وەڵاهی بەڕێزم طبعاً هەر زانکۆیەک ئەگەر با بڵێن معتەرف بێ و پێش ئەوی ڕۆیشت بێتی مەلەفت کرد بێتەوە هەموو شتێکت کامەڵ بێ ئەو قسەی ڕاز نییە من نەمزانیوە ڕێگری ئەگەر وابێت بۆ ئێهڵن تەڵەبەکانمان بستنە دەرەوە ئەو هەموو پارەی بەرنە دەرەوە و لە کوردستان هەشتیشان بۆ ناکەن لەبەرەوە نەمزانیوە شتی وا ڕوویدا بێت بەڵام ئەگەر بڕیاریی ڕسمی فەرمی کتابێک هەیە نووسراوێکی ڕسمی هەیە ئەو کاتە ئەوە ئێمە حتما قسەمان پێ ناکرێت بەڵام من تا ئێستا شتی وام نەزانیوە و نەمبیستووە کاک زەکەریامان وەڵامدایەوە ئەم بەڕێزانە پرسیارەکان هەمووی دووبارەیە سەرکەفت ئاکرێ ئەڵێ ڕێژەی کورسی چۆنە بەڕێزم ڕێژەی کورسی جێگیرە و گۆڕانکاری تیان ناکرێ و هەروەکو ساڵی پارە 72 پەرستاری ئێواران هۆرە مەگرێ یان هەڵابجەی پەرستاری ئێواران بەڕێزم لە سلێمانیە بەڕاستی پەرستاریەکانی کۆنمرەیان زۆر بەرزە ینی کەمترین کۆنمرەکە لە پەرستاری مناڵان وەرگیرابێت 1.43 بۆ بە پارالێل و من بەداخەوە زۆر جارە ئەو قسەم کردووە کە کۆنمرەی ئێوارانی شاری سلێمانیمان لەلانیە بەداخەوە چونکە ئەوان با بڵێن بە فۆرم پڕکردنەوەیان کرد لەبەر ئەوە لە سیستمانە بۆ ئێمەش نەمانتوانیوە کەمترین کۆنمرەکانی فۆرمەکان دەست بکەوێت تا بزانین چەندی وەرگرتووە. زەکەریا ئاڵەیە مامۆستا 73 ئێواران هەولێر وەری ئەگرێ بەس من تەڵەبەی پارم بەڕێزم کێشەمان نییە لەوەی تەڵەبێت ساڵی چووکو ئەم ساڵ حساب لەگەڵاکرێ بەڵام چ بەشێک نازانم ینی بەشەکەت نەنووسیە بەداخەوە تاوەکو بە ڕوودی وەڵامت بدەمەوە. مەتیناڵە مامۆستا من پار 97.3 هەبوو و لە ئەندازیاری وەرگیرم فۆرمم پڕ کردوتەوە بە پارالێل ئایا لە دەرمانسازیان داسازی ناوم دێتەوە وەڵاهی ئەمەلێک هەیە ینی بەڕاستی لە دەرمانسازی و لە ئەسنان بەڵام تۆ بە پارالێل دەبێ پڕکەیتەوە و کۆنمرەکەشت ئەمەلێکی زۆری هەیە ینی هەتا هەندێک کەستەوە قوعی پارالێلی پزیشکی عام بۆ ئەو دەرەجەیەکەن بەڵام بۆ خۆم ڕەنگە ناتوانم ئەو تەوقع زۆر پشتڕاست بکەمەوە بەڵام بۆ ئەسنان و بۆ دەرمانسازی ئومێدێکی زۆر هەیە ئینشەڵا بە پارالێل وەربگیرێ. سڵاو مامۆستا تکایە جواب 64.200 عەرەبی کۆیە عەرەبی کۆی ئایا لە بنەڕەت لە پەروەردە ینی ئەگەر بێت و سەیری پەروەردەی کۆیە بکەین بەشی زمانی عەرەبی پەروەردەی کۆی زمانی عەرەبی 67 وەرگرتووە و بنەڕەتەکەی ئەگەر هەی بێت بزانین زمانی عەرەبی تەنها پەروەردەمان هەیە پەروەردەش 67 وەرگرتووە لە کۆیە احتیمالە نەو 67 بێتە نزیشی 66 و 65 و ئەوانە بەڵام بۆ 64.200 دڵنیانێن بەڕاستی ئەوانەمان جواب داوەتەوە ئەمانە هەمووی پرسیاری دووبارەن بەداخەوە جارێ دیکە وەکوتم ینی هەندێک پرسیارمان لەو بەینانە لێ ئەڕوا بەداخەوە لەبەرەوەی پرسیاری دووبارەمان زۆر بێت. کاک عومەر ئەڵێت مامۆستا لە ئێنستا چاتم بۆ کردی وەڵام من نەدامەتەوە وەڵاهی کاک عومەرەگە هەڵە نەبم من ئیمڕۆ وەڵامم دایتەوە بەڵام وەکوتم کێشەی من لەوە بوو بەڕاستی سەفەرێکم هاتە پێش ئەگەر وەڵامم نەداوەتەوە داوای لێبوردنەکەم سەفەرەکەم زۆر کتوپڕ بوو و لەوێش ئەنتەرنێت باش نەبوو نەمتوانی وەکو پێویست لە خزمەتانە بووم جارە دیکەش داوای لێبوردنەکەمەوە. کورد گەیمینگ ئەڵێ فۆرمی زانکۆی ئەهلی و زانکۆڵانی لە هەمان کات خلاص ئەبێ یان چی سوپاس ڕێز وەڵاهی بەڕێزم ئەوەی من ئاگادارم وتیان هەندێک لە ئەهلەکان هێشتا فۆرمیان دەست بە تەوزیعات نەکردەوە توانە چاوەڕێی کەمێک تێبەڕبوونی زانکۆڵانی نەکەن باوەڕم وانە هەردووچیان لە یەک کاتە با بڵێن تەواو ببن
ئەهلەکان حتمما مەجای زیاترە دەن بۆ ئەوەی زۆرترین کەس بتوانێت فۆرم پڕ بکاتەوە. نەسرین خان وەڵاممان داوەتەوە ئەمانە هەمووی دووبارەن. دەریاخانە لە کۆمنت دووبارە مەکەنەوە، وەڵا سوپاس دەکەم بۆ ئەو خاڵەکە و ڕوژاندوتە زۆر زۆر ڕاستە. ئەمانە هەر هەمووی دووبارەیە احتیمالە هەندێک جار وەکوتم بەڕاستی پرسیاری هەندێک بەڕێزمان لێڕوە بەهۆی ئەوەی کە پرسیارەکان دووبارەن. ئێستا نەوەڵا کاک هەڵوێزجان هی دوێنێ نییە و ئێستاکانەیە ڕاستە خۆیە بەڕێزەکەم زۆرجە ئەو خاڵە ئەو ڕوژێنرێت نازانم هۆکارچی ئەو هەواڵا ڕوژێنرێت ئەو هەوڵەکە بۆ چییە بەڕاستی سەردەر ناکەم. ئێمە لایفەکانمان ڕاستەوە خۆیە و ئەو بەڕێزانێکی ئێستا لێرەن شایدی ئەوە دەن کە من ڕاستە خۆ وەڵامی پرسیارەکانتانە دەمەوە گەر بە ڕێزت ئەو هەموو پرسیارە دووبارەیەت نووسیوە پێ دوایە کە دووبارەیە داوای لێبوور نەکەین. بەداخەوەوانە هەر هەمووی دووبارەیە هەتا ئێستا یعنی پرسیاریش کەم لەو بەینانە هەیە. هەفتا و دوو پەرستاری ئێواران وەرمەگرێن هەڵات ئەوەمان داوەتەوە ئەوە شەروەڵات دراوەتەوە مامۆستا هەفتاوێک وێژەیی چ بەشێک باشە باش هەیە لە هەولێر. وڵای بەڕێزم بۆ وێژەیی بەشەکانی کارجێڕی کار بە من بەشی زۆر زۆر باشن ئەتوانی ئیسفادەیان لێ بکەی و هەروەها بازارگەری نێودەوڵەتی و زمانمان هەیە بەشێکی زۆر زۆر باشە و بەشە با بڵێن جگە لەوانە لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کارجێڕی کارمان هەیە وەکو لە بەڕێوەبردن و ئابووری بە هەمان شێوە و با بڵێن بەشەکانی وەکو کاری کۆمەڵایەتی وەکو باخچەی مناڵان وەکو با بڵێن چەند بەشێکی ترە ئێستا ڕەنگە لەم کاتەیە هەموو ناوەکانم باش لە یاد نەبێ ئەتوانی ئیسفادەیان لێ بکەی بە تایبەتی کارجێڕی کارەکان زۆر زۆر ئیسفادەی لێکەی تەکنیکی وەرجێڕان لەم پەیمانگە با بڵێن ئەویش بەشیشی زۆر زۆر باشە ئەتوانی ئیسفادەیان لێ بکەی بەڵام ڕەغبەتی خۆت و ئەو بابەتانەی کە خۆت هەتا ڕەنگە زیاتر بتوانی ئیسفادەیان لێ بکەی. وا دیارە پرسیاری دیکە نوێمان نییە ئەو پرسیارانە هەر هەمووی دووبارەن تا ئێستاکانە ئەو پرسیارانەی کە هاتووە هەوڵمان داوە وەڵامی بدەینەوە. وا دیارە پرسیاری زیاترمان لەلاوانەیە بۆیە حەزەکەم لێرانەوە هەندێک سەبارەت بە مەسلەی هەندێک خاڵ کە زۆرجار پرسیارمان لێکرێت سەبارەت بەوەی ئایا ئەگەر هەڵم کرد و من فۆرمەکەم نارد ئەتوانم جاری دیکە هەڵبژاردن بکەمەوە. وابزانم لە وەڵامی پرسیارێک شاباسی ئەوەمان کردەوە هەر بە ڕێزێک کاتێک کە فۆرم ئەنێرێت بەو مەرجەی بە تەواوەتی نردبێتی ئەتوانێت سەردانی وەزارەتی خوێندنی باڵا قوبوڵ مەرکەزی یاخود بەشەکانی تۆماری گشتی لە زانکۆکان بۆ نمونە لە هەولێر زانکۆی سڵاحەدینمان هەیە زانکۆی پۆلیتەکنیکمان هەیە لە سلێمانی بە هەمان شێوە زانکۆی گەرمیان زانکۆی ڕاپەرمیا هەر زانکۆی کە لێتەوە نزیکە سەردانێکی کەسێکی ڕێپێدراو هەیە کە ئەتوانێت چەند هەنگاوێک ئەوەنە هەنگاوی کە خۆت ئەتەوێ بیگەڕێنێتە دواوە بۆ ئەوەی جاریش تکە دەستکاری بکەیتەوە. خاڵێکی دیکە هەیە زۆرجار پرسیارەکەن ئەڵێ من ئەو بەشێک کە حەزم پێێتی ئایا لە یەکەم یا ئەوەتانی لە شوێنێکی تر. بەڕێزان دوێنێک خاڵێکی زۆر جەوهەری لەلایەن تەڵەبەیەک و لەگەڵمان لە ئەسنای پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاینە و ڕژاندی کە ئەویش ئەوە بووتی من ئەو بەشەی ئەمەوێ کۆنمرەکەم شوملێکە یەکسەر دای ئەنەم ئایا ئەمەم کێشەم بۆ دروستەکە بەڵێ تۆرە چەند بەشێکی ترکە لەو کۆنمرەی خۆت بەرزترە بینوسە چکەم ساڵ تەوەقوعی دەرەجە دابەزی نەکرێم ئێمە بۆ نمونە بەپێی پێشبینی و بەپێی هەندێک حاڵە دەڵێن 2 دەرەجە بۆ نمونە بەڵام ئەگەر 5 دەرەجە دابەزی ئەگەر 4 دەرەجە دابەزی کەواتە تۆ ئەو بەشێک کە نووسیوتە زەرەری تیاکەی بۆیە باشتر ئەوەیە چەند بەشێک لە سەروی بەشەکانی ینی کۆنمرەکەی خۆتەوە بنووسیت بە 5 دەرەجە بۆ 7 دەرەجە فەرقی هەبێ لەگەڵ بەشەکەی خۆت
و حەزیشت پێی هەیە ئەمە لە پێشەوە بینوسە ئەمجا چەند بەشێک لە دەوروبەری کۆنمرەکەی خۆت بنووسە پاشان هەندێک نەزمتر لەو بنووسە ئەمە لە حاڵەتێکە ئەگە دەرەجەدا ببدەزێتەوە ئیسفادەیەکی زۆری لەکەی دواتریش سیستمی هەڵبژاردننی بەشەکان لەلایەن زانکۆڵاینەوە ئەوە نییە تۆ یەکەم چیت هەڵبژاردووە ئەوە بکات نەخێر بۆ نمونە بەڕێزت هەر بەشێکت هەڵبژاردووە کاتێ زانکۆڵاین کۆلێژی توبعام وەرەگرێت یەکەم دانە بۆ نمونە وەرەگرێت یەکسەر دێت ئیشێکەکات بۆ نمونە هەموو قوتابیانی کوردستان ئەوەی بەشی پزیشکی هەولێری هەڵبژاردووە ئەیکاتە شوێنێکەوە لەوەیە چەند کورسیمان هەیە لە زانکۆڵاینەکەی پڕێکاتەوە و هەموو تەڵەبەکان دەرەکاتە دەرەوەی پێشبڕچێکە جارێکتر بۆ پارالێلی هەولێر چەند کەس پارالێلی هەولێری وەرگرتووە ینی پڕ کردوێتەوە وەرنەگیراوە لە با بڵێن زانکۆڵاینەکەی هەمویان دووبارە هەر هەمووی ئەباتەوە پێشبڕچێ کە کورسەکانی پارالێلی پڕکرد تەواو ئەوە با بڵێن پزیشکی هەولێری کۆتایی پێهێنا ئەو شێوازە بەش بە بەش پێ ئەڕات بە وردەکاریەوە هەوڵەدات هەتا هەموو بەشەکان سافەکەواتە تۆ چەند بەشت پڕ کردوێتەوە لەوانەیە بتوانیت چەندان جار بستەوە پێشبڕچێ و سوودی لێ ببینیتەوە لەبەرەوە ئەگەر چەند بەشێک لە کۆنمرەکەی خۆتان بەرزتر ئەنووسن چەند بەشێک کەمتر ئەنووسن کێشە نیە و کۆنمرەکان بە شێوازێک بنووسن حەوت بۆ ئەتوان بە تا دەنمرێژ ئەگەر لە سەروی خۆتانەوە بنووسن کێشەیەکتان بۆ دروست ناکات بەڵێ تا ئێستا پرسیارێکی تازەمان بۆ نەهاتووە ئەوانەی هەیە وەکوتمان دووبارەیە لەبەرەوە هەوڵەدەم سوود لە کاتەکەم وەربگرم ئەو بەڕێزانەی کە کۆنمرەیان 95 94 93 بەڕاستی لە مووقفێکی تۆزێک ناسکان یان 91 و 92یان هەیە نە ئەوەتانێک کۆلێژە بەرزەکان وەریان بگرێ نە ئەوەتانی بۆ نمرێژ بچنە پەیمانگاکان هەڵبژارنەکانی ئەوان تۆزە زەحمەتە بە من هەر تەڵەبەیەک لە 90 بەسەرەوەی هەبوو ڕێزبەندی لە پەرستاریەوە بێتە خوارەوە پەرستاریە شیکاریە بایلۆزی پزیشکیە جا پەرستاری لە هەموو زانکۆکانە ئەتوانێت ئیسفادە لەو کۆنمرانە بکات ئەوانەی 85 بەسەرەوەیان هەیە ئەتوانن لە پەیمانگاکان زیاتر نزیکن یان با بڵێن لە ئەندازیاریەکان ئەفۆن لە کۆلێژی زانست لە بەشی کۆمپیوتەر و ئایتی و ئەو بابەتانەوە تا ڕادەیەک نزیکن ئەتوانن لە معدلێک کە دەرەجەکان لە 92-93ەوەیە دەست بە ڕیزبەندی بکەن بۆ خوارەوە ئەوانەی لە 80 بەسەرەوەیان هەتا 85 بێن لە 90ەوە با بڵێ ڕیزبەندیەکەیان بکەن بۆیە ئەتوانین ئیسفادە لەم حاڵەتەش بکەن یەکێ دیکە لەو بابەتانەی کە با بڵێن هەیە ئەتوانی ئیسفادەیان لێ بکەیت با بڵێن ئەوانەی کە معدلیان لە 70 بەسەرەوەی تا 80 ئەوانە زیاتر پارالێل و ئێوارانی توبیەکان ئەگەر حەزیان پێ هەیە یان هەندێک کۆلێژمان هەیە ئەو کۆنمرانە نزیکە لیانەوە تا ئێستاکانە وەڵامی پرسیارەکانمان داوەتەوە بەڵام دیارە پرسیاری نوێ نییە ئەمە هەوڵەدەین ئەگەر ئەو بابەتانێک کە لە مێشکمانە بوو هەوڵمانداوە باسی بکەین و ئێوەی بەڕێزیش ئەگەر پرسیار و تێبینیتان هەبوو ئەتوانن بینێرن تاوەکو ئێمە لەگەڵتانە بەردەوام بین و وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە تا ئێستاکانە پرسیاری نوێ نەهاتۆتەوە ئەو خاڵانەی کە زەرور بوو بە من باسم کردووە خاڵە دیکە کە زۆر پرسیارمان لێکرێت ئایا ئەو زانیاریانەی کە ساڵانی ڕابردوو پڕکراوە لە کارتی نیشتیمانی ئەو بابەتانە ئەوە ئێستا تەرکراوە و تەنها 5 خانە هەیە کە بێپڕیکەیتەوە هەر 5 خانەی کە لە بەردەسایە هەندێک بەشمان هەیە وەکو بەشی سەرکردن لە دهۆک داخراوە وەکو بەشی تەندروستی کۆمەڵ لە کۆیە داخراوە بەڵام لە هەولێرا 3 بەشی نوێ کراوەتەوە کە ڤێرتەرنەریە و تەندروستی کۆمەڵە و هەروەها خۆراکزانی و پاراستنی خۆراک کە ئەو 3 بەشەی ئەخیر باسمان کرد لە زانکۆی پزیشکی هەولێر کۆلێژی زانستە تەندروستیەکان کراوەتەوە ئەتوانن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاینە سوودیان لێ ببینن ئەو بەشانە لە بەرەوەی تازەنتەوە قوعەکەم لە 85 و هەتا 90 دەرەجەکانیان لەو بینانە بێت چونکە قوتابیان بەعام زانیاریان کەمە لەسەر ئەو بابەتانە و هێشتا نەگەیشتونەتە و ئاستەیکە بزانن بەشەکان چیە و چونکە نوێیە هەتا ساڵێک تێ ئەپەڕێ و معلوماتی تازە وەرەگیرێت تاوەکو بتوانن ئیسفادەی لێ بکەن
لە هەڵەبجە ببورن لە پێنجێن بەشی شیکاری ئەگەر هەڵە نەبم بەشی پەرستاری داخراوە ئەوەی شێشەکە بەشانێکە داخرا بوو با بڵێن ئیتر ینی بابەتەکان بەو شێوازە ببورن یانی ئێمە حەزمانە کرد زیاتر پرسیارەکانتان باتە وەڵامتان بدەینەوە بەڵام دیارە پرسیارەکان هەر ئەوەندا نەبوو زۆربەی دووبارە بوو کە ئەویش وەڵاممان داوەتەوە ئەگەر پرسیاری تازەمان نەبێت ئێمە هەوڵە دەین ئەو کاتێک کە ماڵمانە سوودی لێ ببینین لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاینە بۆیە لێرەوە دەستخۆشتان یەکەم سوپاسان ئەەکەم کە لەگەڵمان بوون هەتاکو ئێستاکە بۆ ئەوەی کە گوێتان لێمان بوو پرسیارەکانتان نرد هیوادارین وەڵامتان وەرگرت بێ هیوامان سەرکەوتنتانە و دەستان خۆش بێ و سوپاس بۆ هەموو شتێکتان.